بەخێر بێن بۆ باخچەی کلێڤەر. کلێڤەر هەمیشە پڕە لە هیوای پەروەردە و زانست. بۆ ئەوەی توانای گەشەی منداڵەکەت پڕبێت لە ئارامی، تۆی دایک و باوک ئاسوودەبی منداڵەکەت بە ئێمە بسپێرە. لە باخچەکەمان خوێندن بە زمانی ئینگلیزیە. پەپوولەکانمان لە تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی لەلای ئێمە دەخوێنن. ئاگادار بوو لە تەندروستی منداڵەکەت، بوونی چاودێریەکی بەردەوام و پشکنینی هەفتانە و مانگانە. ئەنجامدانی تاڵاکی ڕۆژانە، گەشتی هەفتانە و مانگانە. لەلایەن چێشتلێنەری تەندروست، ژەمی بەیانیان و ژەمی نیۆڕۆ ئامادە دەکرێت. گەر دەتەوێت منداڵەکانتان داهاتویان گەشت بێت، فەرموون بۆ کلێڤەر. لە ئێستادا ناونووسین لە باخچەکەمان کراوەیە، سەردانمان بکەن یاخود پەیوەندی بکەن بەم ژمارانەوە.